ساڵی 1970 ئەو دەمەی کە عەبدوڵڵا ئۆجەلان دەست بە کاری سیاسی و تەفگەریەکە لە ڕووی تیۆریەوە بەنهێنی لە زانکۆکانی ئەنکەرە تەنها 2 کەس لە نزیکەوە هاوکاریان کردوون. پارتی کرێگەری کوردستان نێرینی من 3 کەس تەژی هونی زمان عەبدوڵڵا ئۆجەلان حاقی قەرەر کەمال پیر و عەبدوڵڵا ئۆجەلان کوردە حاقی قەرەر لازە کەمال پیر گورجیە. مانیفێستی کۆمونیزم چەند کاریگەری بەسەر عەبدوڵڵا ئۆجەلانەوە هەبوو. باوی مژی پیاوێکی زۆر مسلمان بوو دگۆ کوڕێ من مەبە کورد ببە کۆمونیست دگۆ ترکەکان کۆمونیزم قبول دکن کورد قبول ناکەن. ڕوودا و مێژوو لەگەڵ عوسمان ئۆجەلان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پێشووی پەکەکە بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.